بینەرە و بیستەر عزیزەکانم سڵاوتان لەبێ و کاتتان باش لە پرۆگرامێکی تایبەتدا زۆر خۆشحاڵم بە ئێوەی ئازیز شادبمەوە. پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە جەژنی ڕەمەزانی پیرۆز. جەژنتان پیرۆز بێ و هەر لە خۆشیابن ئینشەڵڵا. بۆ ئەم جەژنە میوانداری خاتوونێکمان کردو، یەکێکە لە خانمە ناسراوەکانی شاری سلێمانی، کچی یەکێکە لە خەیاتە هەرە ناسراوەکانی شاری سلێمانی. میوانداری خاتوو ئەڵماز محێدین عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان یەکێکن لە خانمە ناسراوەکانی شاری سلێمانی و هەروەها ئەکتەریشە. باز لە ڕێوڕسمەکانی جەژن دەکەین لە ڕابردووە. خاتوو ئەڵماز سڵاوت لێبێ، جەژنێکی پیرۆز بێ. سەرچاوم بەخێر بن یاخوا جەژنیشی ئێوە پیرۆز بێت. زۆر سپاس، زۆر سپاس بۆی ئەمڕۆ میواندارێکی ئێمەت قبوڵ کردووەم، ئامادەکاری جوانانت کردووە، هەر لە جەژن و خۆشیابی ئیشەڵڵا. قوربانم لەگەڵ ئێوە بەخێر بن سەرچاو. خێراتێکی گەرمتان نەکەم، زۆر سپاس. جوانەکەشتان زۆر خۆشحاڵم کە منتان بەسەر کردوتەوانێ. ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە جەنابەت هاتی بۆ لای من. زۆر سپاس دەکەم. منی ژەروەها ئەڵماز خان. ئەڵماز خانزام پەیامی جەژن بۆ کێیە؟ پیرۆزبایی جەژن لە کێ ئەەکەیت؟ پیرۆزبایی جەژن لە هەموو کوردەکەم، لە هەر چوار پارچەی کوردستان، لە هەموو خزمان و ڕەفیقان و ئازیزەکانمەکەم. هەر لە خۆشیابن ئینشەڵڵا لەگەڵ تۆیە. ئەڵماز خان، پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم، ئەوزانی کە تایتڵی بەرنامەکەمان و بابەتی بەرنامەکەمان باسی جەژنەکەین لە سەردەمی کۆن و لە ئێستاە، بزانین ئەو جیاوازیانە چی بوون، ئێوەی خانمان لە جەژنا چۆن خۆتان ئامادە کردووە. کە باسی جەژنەکەین یەکەم شت چێشتی جەژنمان بیرەکەوێتەوە، یەکسەر هەموو ئامادەکاریەکانمان بۆ ناو چێشتی جەژنە. بزانم لە کۆندا ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە، ئەو خواردنانی کە زۆر بەربڵاو بوون، هەموو خێزانەکان دروستیان کردووە لە بەیانی جەژنا، چی بوون زیاتر، چی لێنراوە، کێ خواردنی ئامادە کردووە؟ دایکتەوە خواردنی ئامادە کرد. جەژن زۆر خۆش بوو، جاران ئێستانە جاران جەژن زۆر خۆش بوو. هەفتەی لەو بێش خەڵک هەموو خۆی حازرە کرد. قەیسی ئەوە هەم پێش هەموو شتێک وایە قەیسی هەبوایە، هەموو جەژنێک چشتی قەیسی پشمیش لێ ئەنرا، باشە، فاسۆلیان لێ ئەنرا، برنجێکی جوان لێ ئەنرا، ئەنجا ڕێز و خۆشەویستیەک هەبوو، دڵسۆزیەک هەبوو. ئیتر جەژن زۆر خۆش بوو جاران. باشە، بزانم ئێمە قەیسی بە شیرین لێنێ، بزانین ئەو سەردەمە شار قەیسی بە شیرینی لێنراوە، خۆت هەرێکەوە هەم بەسەنە هەیە بە ترژ لێنێ، هەیە بە کشمیش لێنێ. ئێوە قەیسیتان چۆن لێنە؟ وەڵاهی شەکری تێکرا، بەڵام کەم هەبوو، مەسەلەن حەزی لێ ناکرد، ئەوە حەزی لێ بکرا تێکرۆش حەزی لێ نەکردایە، هەر باینی خۆی کرد. بەڵام ترها شتێکی ڕەمزی کووردە ئەو قەیسی کشمیشە، ئەبێ ئیشەڵڵا هەر بمێنێت هەتا نەفەوتێت. باش، بزان بەیانیان زوو هەڵەسان دایکت کە باڕەحمەت بێ، بەیانیان زوو هەڵەسا بۆ ئامادەکردنی چێشت و نانی جەژن. کچانیشی خەبەرە کردەوە ئێوەشی هەڵەسان لە خەو، ئەوە ئێوەش لەگەڵ دایکتانە هەستانایە ئەوکەی نابخەون؟ هەمومانی خۆشمان لە خۆشیان هەستین، جلەکانمان لای خۆمانەوە دانا جلی جژن و تر بەیانی خواخوامان بدایکم زۆر هەستی و چێشتەکە لێنێ و پیاوە چوو بۆ مزگەوت. ئیتر هەتا ئەوانە هاتنەوە بۆ چێشتەکە حازر بووایە، نوێژی جەژنیان نەکرد، پیاوان لە مزگەوت. ئیتر هاتنەوە سفرە داخرانەوە، ئاوشکاوش دانرات و چێشتە خۆشە دانرا و بە دڵخۆشیەکەوە بە خۆشەویستیوانێ. وتر ئەو نان چێشتە جوان نەخورا، دوای ئەوە ئەبوایە هەموو دەستی باوکیان ماچ کردایە، دەستی دایک ماچ بکرایە، ڕێز و خۆشەویستیەک هەبوو لەو جەژنانە. بەڵام ناشکودێن بە ئێستا شتانە نەماوە، ڕێز و شت کۆمەوە، کێ دەستی باوک ماچەکە، کێ دەستی دایک ماچەکە، نەماوە شتان. بزانم هەمیشە ئەو خانمانە یاخود ئەو کەسانی کە بەتەمەنن باسی جەژنی ڕابردوو ئەەکەن، باسی جەژنەکانی ڕابردوو ئەیخۆیانەکەن، دایماڵەن جەژن ئەو کاتە خۆشتر بوو، ئێستا تاموچێژی نییە. بزانم ئێوە بۆچی وەڵێن مەسەلەن جیاوازی جەژنی ئەو سا لەگەڵ جەژنی ئێستایا چی بووە، لە چیا ئەیبینن ئەو جیاوازیانە؟ جەژنەکە زانی چی بوو خۆشەکەی لە چیا بوو ئەو جەژنە، کە بەیانی هەڵستای ئەو شتانە لێ ئەنرا دانرا، دڵسۆزی هەبوو. شەو لێ نەئەنرا ئەو خواردنانە، هەر بەیانی کەسە زوو هەڵستان. دایکم خواعافووی کە پێشوان هەڵستا شتەکانی لێنە حازریە کرد تا پیا لە مزگەوتە هاتوانێ. خۆشەکەی چی بوو؟ ئێستا خۆشی نەما، ئێستا کەس تااقەتی نەچێژ لێنێ. کێ لەمە بڕوا ناکەم لەم سلەیمانەیە دەماڵ چێژ لێنێ بۆ جەژن. من لێنێ ئەخۆی جەژن بۆچی مەسەلەن جیاوازە لە ڕۆژەکانی دیکە کە بەیانیان زۆر ئەسی ئەو چێشتە لێنێت؟ ئەرەوەڵا من کچەکەم ێستا لە بەخایە ماڵی فێرم کردووە، خۆیت پێنج هەڵەسێ چێژ لێنێ، هەر وەکو جاران خۆ فێر بوو لەسەر عادەتی دایکمان، لەسەری دایکمەوانش لەسەری من بەیانی زۆر لەسێ چێژ لێنێ. خۆی جەژن تامەکەی لەوایە. اینجا ئێمە مناڵم بەیانی ترکە و چێشتمانە خوارد خێرا چون دەستی دایک و باوکمان ماچە کرد و
پارەیانێن و سەعانە بوو ئانیان داینە ڕامانە کردبوو سواری چەپ و فەر لە قوپیانە و چەپ و فەر لە قشتی دەختی دروستەکەی چێ لە مەروی چێ لەبەر سوارە بووین وتر گۆرانیمان و عەربانەی تریشقە هەبوو سواری و عەربانەی تریشقە بوو چەپ لە ماڵیا و گۆرانیمانە و چوار دەوری نەختێک پیاسی پێکردنەوەی گەڕانین و ئیتر زۆر خۆش بوو هەم تا بڵی ژیان خۆش بوو زۆر لەگەڵ ئێستا زۆر ڕاستە بزانم باسی ئەوە کرێ ئەو ساکە ئەو خاتونانی کە دراوسی یەکتری بوون لە گەڕێکێکا کە مەسەلەن ئەیان و سەر و ماڵ لە یەکی نەو قسەیە زۆر ئەکرا ها مەسەلەن مناڵەکانیان هەمویان و خوشک و براوا بوون لە ناویەکە پێش جەژن ئەوانە سن لەگەڵ دراوسیەکانە لەگەڵ خانمەکانی دراوسیەکانی دیکە چۆن ئامادەکاریتانە کرد بۆ جەژن مەسەلەن کۆبوونەوە لەگەڵ یەکە ماڵ پاک بکەنەوە مەسەلەن یاخود کولیچە و ئەو بابەتانی بۆ جەژن ئەوانەتان حازرە کرد لە ماڵی کێ کۆبوونەوە زیاتر ئەرەوەڵڵا هەمووی تر لە ماڵی چێ کۆبوونەوەوان یەک تشتی گەورە هەویرە شێلرا تریان کرد بە کولیچە دایکم پاکە پاقلاوە برمەشیە کەرنجاز شتەکانی زۆر خۆش بوو ئەم دراوسیانە هەمووی کۆبوونەوە بەبێ ئەوەی بەلایەتی بێ بەبێ قسەیەکی ناخۆش بکرێ هەموو وەکو خوشکوا بوون ئەم ژنانە ئێمە لە گەڕێکی سابنکران بۆ ماڵی مەلا نەجمەدینەکەم مەلای سلێمانی بوو ماڵی قازیشم هەمەی خاڵ ئەوانش لە خوارمان دەکەم قازی سلێمانی بوو ماڵی هەمەسایفنی قەراقی ماڵی مامۆستا جەمال جەلال ئەمانە هەمووی پیا و ماخۆڵی سلێمانی بوون دراوسی ئیتر هەموو کۆبوونە ئەم ژنانە کوریچە جوانیانە کرد و بە پێکەنین و بە خۆشی و هەرێکی و دوای یەک منجەڵێ بردو بۆ ماڵ و دایە پۆش و دایەنا بۆ بەیانی حازریە کرد و چێشتیان بۆ یەکتری ئەنا خوا نەخوازە تەعزیەک بووایە هەموو ئەو گەڕەکە هەمووی بەیەکەوە بوو تەعزییان نەگرجلی ڕەشیان لەبەرە کرد بۆ تەعزیەکە دوای هەفتێک ئەو کەس حەمامی دا نەئەخەست کەس خۆی نەئەگۆڕیان گۆ ئەی بەفلان کەس مردووە دوای حەمامەکە ئەنجا ئەو کەسە دریەکێک لە دراوسەکان دوای هەفتەکە حەمامی داخست ئەو ساحەب تەعزیەی بانگە کرد قڕ و ڕێز هەبوو حەمامی بۆ داخستن خۆیان نەشە چشتونانی بۆ کردن دراوسی هەمووی بەیەکەوە بوو ڕۆح بە ڕۆح من ئێستش دراوسەکانمان کچ و کوڕەکان کەبین یەک سەعات دەست دەکەین ملی یەکتری ماچەکەین یەکتری ئەبیننەوە ئێستا باسی ئەو سەردەما ئەکەن ئێستاش یەکتری بینینەوە و ڕۆژانەمان لە بیرە دەست دەکەینە ملی یەکتری ماچەکەین ماڵی شێخ عوسمان دراوسم دکتۆر هەژار لەم بەینام بینیم ڕۆژێک دەستی کردم لەمەک سەعات ماچی کردم ئیتر ڕقمی تەلەفۆن شتەکەی یاوە تێدای من قساکەینەوە دڵم پێی خۆش بوو دراوسی کۆن هەموو شتێک ئێستا دراوسی نەماوە کەسایەتی نەماوە خزمایەتی نەماوە ڕەفیقایەتی نەماوە هەمووی کۆن بۆ شتانە بەڵام بەداخەوە خۆزگە شتانە بمایە ئەو شتانە یەک بە دوای یەک فێری مناڵەکانی کە من ئێستا چۆن مناڵەکان فێرکوور هەموو کەسێک لە هەستی خۆیەوە مناڵەکانی فێرکا شتانە ئەمێنێ بەڵام نەماوە زۆر کات دایک و باوکەکەش مناڵەکانیشیان فێرەکەن بەڵام لە ئێستا بەهۆی زۆری سەرقاڵی مەسەلەن گەنجەکانمانەوە بۆهی کار و کاسپیەوە یعنی بەهۆی هەنێک حاڵەتەوە لەوانێ ئەو شتانشکەم بوو بێتەوە گینە لە نێوان هەنێک خێزانە ئەو بابەتانی کە باست کرد ئێستا ژۆک و جاری جاران هەر ئەو هەموو شۆیە هەیە و ئەو هاتوچۆیە هەیە و ئەو مەسەلەن سەردانیکردنە هەیە بزانم کە باسی جەژن ئەکرێ هەمیشە بۆ نمونە ماڵە باوان یاخود ماڵە گەورەکان ماڵە باپیرە و داپیرەکانی ئەوسا مەسەلەن نەوەکانیان یەکسەر کە باسی جەژن ئەکرێ یانوت ئەگەڕێنەوە ئەم جەژنە چینمە ماڵی باوانی مەسەلەن دایکەکە یاخود باوکەکە بزانم ئێوە هەر لە لای خۆتان جەژنتانە کرد یاخود ئەچوونە بۆ ماڵی باپیرانتان هیچ کات بوو لە ماڵە باپیرەکانتان باوە گەورەکانتان مەسەن جەژن بکەن وڵی ئێمە من کە بووم لە دایک نازانم بیرم نای ماڵە باپیرشتوازان مرد بوون وەختەکە بەڵام دایکم مناڵەکانی هەم بۆ کرد کچەکە کە شوو کرد بوو کۆ مناڵەکانی هاتن و تر خۆش بوو کۆبووین و هەمومان و منیش خۆم ئێستا کە بەیەکەوە لە بەقا بوو ماڵم کچەکەم ماڵەکانی مێردەکەی و هەموو هاتن بێ بۆ ماڵی کوڕەکەم و هەموو دانیشتن ئێستەژم جار جەژنە ماڵی کوڕەکەم و یان لە لای تۆ جەژنەکەن ئەنە بۆ سەری گەورە زۆر هەستێکی خۆش نییە ئەڵماسخان کە ئەوە مەسەلەن نەوەکانت بووکو مەسەلەن کورد و چوزاوە ئەمەسەلەن کۆ ئەبێتەوە لەلات و هەستێکی چەند خۆشە مەسەلەن بۆ ئێمە کە ئێمە ئێستا نەگەشتونێتە ئەم تەمەنەی تۆ کە ئەگەر لەگەڵ ماڵە باوانە مەسەلەن جەژنکەین هەستێکی خۆشە بۆ ئێمە بۆ تۆش بە هەمان شێوە هەستێکی خۆشە کە ئەوە مەسەلەن کۆ ئەبنەوە پێی چۆن لەوە خۆشتر نییە کە ئەو چێشتە لێنە بەیانیان زوویان زوو تەلەفۆنی وەکن خێراکەن ڕۆڵە دیوانانە خۆی خێرایەن و تر دانیشین هەموو بەڵکومەڵ مناڵەکانی خۆی و ژنەکەی و دانیشتنانەکە خۆی شتێکی زۆر خۆشە بۆ دایکەوە هەم ڕەمزێکی کووردە ڕەمزێکی باوەپیرانە بۆمان ماوەتەوە هەم خۆشم زۆر دڵم پێی خۆشە بزانە باسی ئەوەت کردوتت پێش پرۆگرام لێم پرسیوتم بزان باوکت چکارە بۆ وتت خەیات بۆ یەکێک لە خەیاتە ناسراوەکانی شاری سلێمانی بزانم
ئەو جلی بۆ دوورین لە جەژنایە خۆت هەر بڵێن وەکو ئێستا لە دوکان و بازار جلی مەسەلەن حازریتانەکرێت کات باوکت جلی کوردی بۆ دووری وی جلی بۆ دووری وی بۆ خۆت بۆ جەژنەکان بەڵێ خۆی جلی کوردی دوویکەوە ناوارەکان پێیان بۆی ناوارلۆکەی داخل لەسەر پشتی هینەکان کەواکان و ئیتر بەدەستی شەوسامەکینەش نەبوو سامەکینە هەبوو بەدەزەوە کەوا جوانانەیە دووری کەوای لۆکەی قەدیم و ئیتر بۆ جەژنیش ئەگەر جلی کوردی بوایە خۆی بۆ یەک دووری جلی کوردی بۆ کردین و ئیتر زۆر دڵمان پێخۆش بۆ مناڵەکان هەمومان جلی بۆ کردین بۆ جەژن جاران بەس جژنی ڕەمەزان جژنی ڕەمەزان جلەکرا باشە ئەین ڕەمەزان هەمانە کردو بۆ جژنی قوربان لەبەرمانە کردەوە جایتر دوایتر هەموو ڕۆژە لەبەرمانە کردو پێما خۆش بوو. باش بزانم خۆتان فێری خەیاتی نەکرد لە باوکتانەوە مهینە جوانێتان بۆ بێنێتوانی ئێستا ئەگەر وتت خەیاتیە زانم بزانم مەسەن ئەزانی ئەو کەوە ناوارە بدووری هیچ بیرۆکە لێ وەرگرتویان ئەو کاتە مناڵ بوویت وەڵام وەختە نەمەزانی بەڵام هەمومان لە دوای ئەو فێری خەیاتی بووین براکەم بن خوشکەکەی ترم هەمومان هەموو جلێک ئەتوانین بتوین بەس بەخوا کەوایم ئێستش حەزەکەم هەموو هەوڵێم مەڵێم بەشکم بتوانم کەوای بکەم لەو کاڵەکانە زۆری حەز لێکەم وەڵامی تر نازانم ئەتوانم ناتوانم تاقیو نەکردوێتەوە نەوەڵا جارێ زان باسی وت کردوتت کە پیاوان هاتوونەتەوە لە مزگەوت و دەستی دایک و باوک ماچ کراوە و گردن ئازایی کراوە و جەژنە پیرۆزە کراوە باسی جەژنانت کرد بزانم جەژنانت جەژنانت لە کێ وەرەگەر بەجگە لە دایک و باوکت یا هەر باوکتان جەژنانی ئەیانە و دایکشی ئەیوت ئەوەشە لە حسابی منە وڵای ئەو ساژن وەکو ئێستا یعنی ساحێبی پارەی خۆی نەبوو جاران پیا و ڕێزیەکی گەورەی هەبوو هەموو شتێک لەژێر دەستی پیاوە بوو ئەتەوان باوک پارەیانێ ئەو ساش ئانە بوو باشە ئانە چوار فلزبەیەک و شتێکی بچکۆلانە بوو باشەی ئانێگا و ئانێیانی تر جوان پێی خۆش بوو خێراغامانە کرد چون سواری جۆلانی و چەقۆپە لە پشتە بووین و ئیتر دایکی شەرماچێ کردین و تر دەسەڵاتی نەبوو پارەشت ئەوەی ئەو کردوێتی بە چەنەها پارە قەت هین نابێتەوە زۆر لە ئەرکەکەی زۆر لە پارە گەورەترە بە دڵنیاییەوە بزانم کێتر جەژنانی ئەیانە لێ سا مەسەن خاڵ جەژنانە ئەیە مەسەن مام نەنکو و باپیر ئەمانە شەر جەژنانە وەرەگرن بزانم ئەوانەی تر جەژنانەیانیان یا هەر باوکتان بوو وەڵا هەموویان ناینێ مامە یاینێ پورە یاینێ ئامۆژن جاریوە هەبوو یاینێ ئیتر جاریوە بوو دراوسەکان مەلای نەجمەدین خوا ئابووگا پیا و ماقولی شاد بە بەڵێ هەر هیچ شارەکەش بوو یەکەم مەلای سلێمانی بوو ئەش ماچە کردوون دەستمان ماچە کردو ئیتر فلز وایە و فلز وایان ناینێ شتێکی خۆش بوو ڕێز و ئەوە ئەگەڕێتەوە بۆ ڕێز یعنی کە ئێمە مناڵ بووین ڕێزی ئەم دراوسیانەمان کردووە ڕێزی ئەم پیاو گەورانەمان کردووە خۆزگە ئەو ڕێز و شتە هەر بمایە شتێکی جوان بوو عاداتێکی جوان بوو شتانە نازانم باش بزانم ئەڵماسخان گردن ئازایی لە سەردەمی کۆنا گردن ئازایی هەبوو یعنی زیاتر خەڵک هەست دەکەم دڵی پاک بوو بێ زیاتر گردنی یەکتریان ئازاد کرد بێ ئەگەر شتێکیش بوو بێ ناخۆشیەک ناکۆکیەک شتێک بوو بێ دڵ ئێشانێک بوو بێت سەنە جەژنەکەیان بە فرست زانیوە بۆ ئەوەی سەنە گردن ئازایی لە کەس و کار بکەن و لە دراوسێ بکەن بزانم لەگەڵ گردن ئازاییە چۆن بوو خەڵک ئەوسا وەڵای گردن ئازایی شتێکی پیرۆز بوو شتێکی ڕێز بوو جاران زۆر کەم خەڵک دڵی خەڵقی ئێشان یعنی زۆر کەم ئەوەش وایە سەرجەژن دەستێکرم ماچی خواگەردن ئازاکە هێژی گۆزار زەربەتین خۆش و ئازاری بە دڵێکی پاکە و بە دڵێکی ساڵەوە ئەیوەت زۆرچینە نەبوو لە دڵی خەڵقا هەیە و گەردنی ئازابێت ترۆبایی هەموو دنیا بوو یعنی تەوا هیچ شتێک لە دڵیان نەماوە پرسە گەردنی ئازاکراوە لێستا گەر بڵێ گردنم ئازاگاڵە بۆ باسە کردوم بۆ قسە و پێوتم یەکسەر ئەها شکلەیە کاکە وانە هەر نازانم گردن ئازایی چییە پێی بڵێ گردن ئازایی بڕۆ پێ ناکە نازانی چییە لێکی نایەتەوە شتێکی پیرۆزە و شتێکی گەورەیە هەنێ کاتێ مەساڵە لە بەرخاتری من یا لە بەرخاتری فڵان کەس گردنی ئەوە ئازاکە بێ من ئەوەی بیست بێتم ئەڵە ئەمە شتێکی هەڵەیە بێت تەنها بڵێ لە بەرخوای گەورە مەسەرەن گردنی ئازاکەم چونکە گەورەی ینی هەر بۆ خوای گەورەیە نەک بڵێ مەسەرەن لەبەر کەسێک یا لەبەر کەسێکی ناسرا و گردنی ئازاکەم بزانم لە کاتی خۆیان چۆن ئامادەکاریتانە کرد بۆ جەژن بۆ نمونە ئێستا تۆ ئەم مێزە دڕازانەوەتەوە دەستە خۆش بە کولیچە داناوە نقۆڵ مەسەلەن شەربەت لە کاتی لە ڕابردووە کە مەسەلەن گەنج بوویت و لەسەر ماڵ بوویت یا خۆ دوای ئەوەی کە هاوسەرگیریت کردووە ئەم ئامادەکاریانە ئەکرا بۆ جەژن ئەڵماسخانیا چی دەئەنرا ئەوسا ئەکرا بەڵام وەکو ئێستا نە مەسەلەن
شتی لەسەر مۆدیلۆمانە نەبوو هەر قاپێ کولیچە دانراوتر شەربەت وایە باوکم حەزی لە قاو بخواکە دایما قاوی لەسەر خەڵوز دانا مەقاڵێکی دانا لێکی گەورەی دانا قاوێکی جوانێکرە خۆی ترمیانەکانی بۆ بەڕێ کرد قاونەوە کوێستنەوە نێز بڕان مێسەر نەبوو مێز و کورسی نەبوو خەڵک هەمووی لە عەرز دانیشت دۆشەک داخرا و ئیتر چوار مەشقی خەڵک دانیشت و مەقڵای جێڕام کولیچەی جێڕایی بخواردای بۆ خواردوێشی نەخواردای ئیتر هیچ بەر شتێکی جوان و ڕێک و پێک بوو جاران بەتڵ سۆزی بە پاکی ئەو شتان ناکرات ئەوە شتانی کە زۆر مەسەرەن دیار بوون لە زمانی ئێوە زیاتر کولیچە دانرا مەسەن شەربەت و قاو و ئەمانە هەر ئەو شتانە بوو ئاویش وەکو ئێستا مەسەن شتێک بۆ هەر یا چا ئەوانش گێڕاون لە جەژنە وەڵاهی چا نەبوو بەڵام قاوە زۆر قاوە هەبوو چیان ناگێڕا لە جەژنە چا نەبوو بەس قاوە هەبوو شەربەتە بوو کولیچە دایکم پاقلاوەیە کرد برمەیە کرد شتێکی جوانێک کە دایکتر میوانی زۆرە هاوپیاک مەسەلەن یەکێک لە گەڕەکەەکە پیا ماقۆڵێک یەکەم کەس ئەچوو ماڵی یەکێک ئەو پیاوش لەگەڵ یەچوو بە دوانە چوون رسیانە بن بە چوارتر یەک بە ماڵەکان نەچوون و ئەو پیاوی ئەو گەڕەکەش لەگەڵ ئەو کەسا ئەڕۆی تروای ناو جارە بوو بە 20 پیا بە 30 پیا هەموو گەڕانگەڕەکە ماڵەکان هەمووی گەڕان و گەردن ئازاییانە کرد و چۆن چاکی گەرمیانە کرد ئێسش ئەو عادەتە هەرماوە سوپاس بخوا بزانم ئەی ژنان نەچون بۆ ماڵە دراوسێ بۆ جەژنە پیرۆزە ئەوانە ئەو عادەتە هەبوو کە ژن بچێ بۆ ماڵە دراوسەکان سەنە لەگەڵ بەڵێ هەبوو ئەوەش بەڵام یەکەم ڕۆژ ناچوون باشە یەکەم ڕۆژ دووهەم ڕۆژە چوون دا هەر دراوسەکان نەچوون بەڵای سەریکانی 5 دقە دانیشتن و جەژنە پیرۆزیان کردووە هەر هاتنی جەژن میوانی جەژن کەم و کورت باش بزانم هیچ یادگارێکی خۆش هەیە لە کاتی جەژنا کات بیرت نەچوو بێتەوە شتێک کە بوو بە یادگاری مەسەلەن کە بڵێن ئەم هەفتەیە جەژنیان بەیانی جەژنە تۆ هەمیشە ئەمەد بیر بکەوێتەوە لە لای خۆت چونکە هەمومان بەدەرنی لە یادگاری خۆش و بە تایبەتی لە جەژنا چەند ڕۆژانێکی تایبەتن مەسەلەن کۆبوونەوەی خێزانیە میشە یادگاری خۆشمان لە مێشکە زام هیچ شتێکی تایبەتیت هەیە شتێکی یادگارێکی تایبەتی خۆش بێ لە لای خۆت وڵای جژنێ زۆر خۆش بوو باخی پێشەوە ئافریکاوتی وەڵێ خۆش بێ ساڵ جنی کوردیتان بۆکم باشە ئیتر ئەوە بەلامانە زۆر خۆش باوکم وایدم نەتەوە خۆش بم و خۆتی لە کوردەکان چی بێت چۆن بێت وتی ساف سوورمەی پەمەیتان بۆکەم باشە ماشێکی سادەی پەمەی بوو لە کراسەکانیشمان پێ بوو دانتێر کراسی دانتێلی پەمەی بۆ کردین و لەگەڵ کەوای ساف سوورما ئێستش لە بیرم کەش بۆی هێنای نەوانی لە خۆشیە بیژە لەبەرەوە ئاینە بە خۆمان مەگرت و دامەنایوانە بکەی لەبەری نەشیانێژ لەبەری کنایگو نابێ ڕۆژی جەژن مبارەکە بێ لەبەریکەن ئیتر قەمانەکەمان قسەزەفێک و خۆمان نەکرێت تا ڕۆژی جەژن شەلای خۆمان و دامانەوە بەیانی زوو لەگەڵ نانمانە خوارد دەستمان شژلەکانمان لەبەرەکەین چون دەستی دایک و باوکمان ماچە کرد ئەو یادگاری زۆر خۆش لە کوردیانە قەت بیرم ناچێتەوانی بۆ هەمووتانی کردبوو ئەوانی کە لە من گەورەتر بوون بەس من بۆ منی کردو بۆ کچێکی خوشکیشم لە یەک بۆی کردین هەردووکمان شتێکی یادگاریکی جوان بووی سەر لە بیرمە ئەڵماس خان کاتی خۆی مناڵوش زۆر نەبراوە بۆ بازاڕ وایە مەسەن دایک و باوکەکە یا خۆی ئاوا بۆی دووریوە سەن بەپێی زەوقی خۆی ڕێنێکی بۆ هەڵبژاردووە یان قیاسێکی بۆ هەڵبژاردەوە بۆ ئەوسا بەڵێ ئافرەتیش زۆر کەمە چۆ بازار ئێمە هەر باوکم خۆشتی زۆرپی جوان بوو خۆشتەکەی بۆ هێناینتر نەشمانێرا بووین بەدڵمان نییە قسا پیاوە و شخصیاتێکی زۆر گەوری هەبوو لە ماڵە ئەو شتەکەەوە ئەکرێتتر وایە ئەوە وایە تر ئەمان بوو دەست و خۆش بابگیان زۆر جوانێت تر بەدڵیشمان نەبووە واتمان تا زۆر جوانە چووکە ئەو خۆی بە زەوقی خۆی بۆی کڕێنین وانەتوانی بڵێن ناشرینە بزانام هیچ کات سوڵفەی ئەوت کردووە تەمەنێکت بەڕێ کردو لەوەی کە هیچ کات بوو کە ڕەمەزان ئاوا وەکو ئەم ساڵاوە بکەوێتە مانگی سێوجەوەیکی خۆشیە بێ بۆ نمونە لەگەڵ نەورۆز و لەگەڵ یادەکانی ترا تێکەڵ بوو بێت هیچ کات بیرت هەیە ئەوە بیرمی ساڵێکی جووا بوو لەگەڵ نەورۆزا بوو بەڵام کەس نەچوو بۆ نەروتیان ڕەمەزانە گوناحە ئەو ساڵێزی ڕەمەزان زۆرە گیرە کەس نەچوو بۆ نەڕۆز بەڵام هەروە بوو خۆش بوو جەوەکەی جێوجی خۆش بوو بەهار بوو وەکو ئێستاوە خۆش بوو زۆر بزانم ئەڵماس خان کە باسی جەژنی شەکەین هەمیشە باسی سەردانیکردنەکەین باسی ئەومان کرد کە مەسەن فرسەتێکی باشە بۆ ئەوی کەسێک لەمان ڕەنجاوە لە کەسێک ڕەنجاوین مەسەن کاتێکی باشە بۆی گردنی ئازایی یەکتری بکەین و ئاش ببینەوە و سەردانی یەکێک بکەین بزانم کێ بوون ئەو کەسانی کە زیاتر مەسەلەن
سەردانتانەکردن بۆ نمونە هەمومان مەسەڵەن خشتەیەکمان هەیە لە مێشکی خۆمانیان لە شەوی جەژن ئەڵێن یا ئەم جەژنە سەردانی فڵانە ماڵەکەین لەبەر ئەمە بۆ ئەچین بۆ ئەم ماڵە لەبەر ئەمە ئەو شتانە چی بوون کە زیاتر ئەو ماڵانی کە لە پێشینە بوون بۆ ئەوەی سەردانیان بکەن مناسەباتەکانیان چی بوو کە حەستانە کرد مەسەڵەن سەردانیان بکەن لە جەژنە حەز وایە تەعزیە هەبوو بەس ئەوە حەز نەبوو ئەوە شتێکی واجب بوو یەکەم ڕۆژی جەژنیان و دەبێ بچین بۆ ماڵی فڵان تەعزییان و ماڵی فڵان تەعزییانە و یەکەم ڕۆژی جەژنیانە ئەوێ بچین بۆ لایەن ئەوە شتێکی زۆر زۆر بوو چوایە ئیتر باقی ماڵەکانی کەژ ماڵە مام و خاڵە و پول و تراوانەژ خۆش بوو لامانەوە ئەچون پێما خۆش بوو خۆخەڵمان بدایکم بڵێ خۆتان بگۆڕماوە بۆ ماڵات لەگەڵ دایکمانە چین و ماڵە نشمانە کراوە شتێکی خۆش بوو ئێمە وتە ماڵمان لە سابونکەران بووە کاتی خۆی بزانم بەچی ئەڕۆشتن مەسەلەن بۆ ماڵە مام و خاڵ و ئەوانەیە نزیک بوون لە خۆتانەوە بە پێ ڕۆشتن یا بە ئەسپ و عەرەبانە ڕۆشتن بەچی ڕۆشتن بە جەژنە وەختە سیارە زۆر کەم بوو سیر سلیمانیە نەبوو بەڵێ میژمە بەستنەوە بەڵێ ئەسپی هەبوو باشە کولی ماڵی یەکێکی ئەناسی مەسەل لەو ئەربانەیە ئیتر ئەمان نار بە شوێنیان لە شوێنێک ئاوستا هات بە شوێنمانایی بردین بە ماڵان جارێمان پێ خۆش ماڵچون لای هیچ نەکۆ دانیشتی بڵێ سایقەکە لای ئەوە دانیشتی چیاپەیە هەڵە بەزەوە ئەسپەڕایە کرد ئیتر ئەوەمە خۆش بوو پێمان نەبوو سیارە نەبوو هەر بۆ شتان هاتووە زیاترینشی بە پێ بوو پێکەش زۆر خۆش بوو خەڵق زیاتر بە پێ ئەڕۆژ بۆ بازار بە پێ ئەڕۆشتین بۆ ماڵان زۆری بە پێ ئەڕۆشتین بۆ ئەربانەیشە بوو ناو بە ناوی بیتربانەکرا بە شوێنێکی دوور ئەوەی بردی گەڕەکەکان نزیک بوون لێکە و لەوانەیە گەڕەکەکانیش مەسەلەن چەند گەڕێکێکی دیاری کراو بوونەوە و کەسانشی کە خزم و کەسوکار بوون دایمەها حەزیان کردووە لە نزیکی یەکتری بن بۆیە هەمیشەها لە نزیک یەکتری بوون بۆیە ئاوەتوانی وتانە مەسەن بە پێیات و چۆ بکەن بەڵێ وا بوو هەمووی دراوسی وا بوو هەمووی دوو گۆڵان لەولاتۆ یا سێ گۆڵان لەولاتۆ بوو بە پێ ڕۆشتین شوێنێکیش دوورەکو پێموتی بە ئەربان خەڵک ڕۆشت گۆڵان زیاترینی خەڵک بە پێ ڕۆ ماڵان و سەردانی ماڵانەیە کرد ئەڵماس خان باسی ئەوەت کرد کە لە کۆنا بۆ نمونە یەکەم ماڵ یاخود ئەو مەڵانی کە لە پێشی نەبوون ئەوانە بوون کە مەسەلەن تەعزیەیان هەبووە دوور بێخوایە ئەوانە بوون کە نوێ جەژنیان بووە خۆمان ئەوەی پێ ئەڵێن بزانم وەکو ئێستا شار خەڵکە چوو بۆ سەر قەبران ئێمە ئێستا بۆ نمونە جاری وایش ئێواری ڕۆژی جەژن ئەڕۆین یاخۆش ڕۆژی پێ جەژن ئەڕۆین ئەو شتانە ئەکرا خۆ هەر بەیانی زوو لە دوای نان و شێش خواردن یەکسەر ئەچون بۆ سەر قەبران ئەڕۆشتن ئەو ساعت چوون بۆ سەر قەبران بەڵێ یەکەم ڕۆژی جەژن کەنانە خورا ئیتر دایکەکە حاضرە بوو ئەگەر مناڵش چوار لەگەڵی یەکەم ڕۆژ پیانە بوو سەر قەبرانیان و جەژن ئەڕۆشتین بۆ سەر قەبران لەگەڵیانە ئیتر هاتنەوە هیوا هەبوو چوو لەگەڵیان دانیش لە ماڵەوە جەژنیان بوو هەتا ئێوارە و ئێوارە گەڕایە دواشە بوو سەر لەسەر قەبرانی چوو ماڵ بوو ئەوە شتێکی واجب بوو واتە ئەوەش وەکو نەری تێگوا بوو لە لای ئێمەی کوردیان بۆمان ماوەتەوە ئەوە چەند ساڵەکە باش نەریتێکی جوان ڕێزە بوو ئەو دراوسەیە ئیتر هەر کەسێک بایە بەڵام نزیک بواە ئەڕۆشن سەردانتانە کرد بەڵێ خزم وایە دووربێ ناسیا وایە تراسی وایە ئەچوو یعنی ڕێزە بۆ ئەو مردووە بۆ ئەو کەسوکاری مردۆ تۆ کە ئەچی بەسەردانیەکەیت و بەسەریەکەیت زۆر ڕاستە ئەڵماس خان بزانم تۆ ماوەیەکی کەم هاتوویتەتە ناو بواری هونەرەوە و ئەکتەرێکی زۆر باشیشیت لە زۆرێک لە فیلمەکان بەشداریت کردووە لە دراماکان لە کورتە فیلمەکان و زۆرێک لە ڕێکلامەکان بە خۆشحاڵیەوە مەسەن دەموچاوی تویان هەڵبژاردە بۆ بەرهەمەکانیان بزانم لەبەرەوەی بەڕێستان مەسەن لە خانەوادەیەکی هونەریەوە هاتوون خوشکی زۆر بەڕێز مامۆستا عومەر چاوشینکەیەکە لە ئەکتەرە زۆر دیارەکانی کوردستان بەداخەوە ڕۆحی شاد بێ بزانم ئەمە هۆکار بۆ بۆی تۆ بێتە ناو ئەم بوارەوە هیچ کات ڕێگە خۆشکەر بووە؟ وڵی کە عمەر لە 64 تەمسیل و شان و شتی ئەگەر من زۆر حەز لێ بەڵێ پرۆێک مش لە دوای نشت ناسایی ئەوەوە کردوانێ حەزمە کرد بچم بەس ئافریکا دایکم بۆ نانێژیان ئەی بە کچ بچێتە سەر شان یعنی کات ئەتوت مەسەلەن با منیش لەگەڵ عومەری برامە مەسەلەن بەشدار بم بڕۆم دەور ببینم حەز دەکرد پێت ئەوتن هیچ کات؟ بەڵێ پێوتنم تا عومەریش پێوە بدایکمی بابی بم لەگەڵ خۆمەی و نابێشتیوان نابێت ئەو شانی پڕکردبەوە دەوری ئافرەت تێبینی لە جاتی ئێمە هەر حەزم لێ وترە و ئاوەتە هەر لە دڵما بوو هەتا ڕۆژێک بەڕەحمەت بێ عومەر لای من بوو پێویستی بە عەمەلیات بۆ عەمەلیاتەکەم بۆ کردبوو
تەلەفۆنێکم بۆ هات کاک عەبدوڵی هاما بووم چۆن چاکوتی تۆ ئەڵماسخانی وتم بەڵێ وتی من کاک عومەر لای تۆ بەڵێ وتی ئەتوانم بێم بیبینم وتم فەرموویتر وڵا هات بینی و وتی ڕگلامێکمانی حەزەکەم ئەویشی تیا بێ ئیتر من بە عومەر واکوتی و چەڵی خۆشە حەزی لێ زۆر ئەو ئاواتۆ خەونم هەر لە دڵایە وتی دەوەرە تۆش لەگەڵ کاک عومەرە دەورێکی دەینە بزانین چۆنی ئیتر ئەوە بەلای منەوە خۆشترینشت بوو لە ژیانما کە خەون و ئاواتم هاتە دی ئیتر باش دو سێ ڕۆژ تەلەفۆنی بۆ کردم چوون و دەورەکەمانی زۆر جوان بوو دوای ئەوە ڕکلامێکی کەم کردەوە کە لە قمری ڕاکەوە بەختی ئەوە دەنگانەوەکی زۆر گەورەی هەبوو شانازی بەخۆمەوە ئەەکەم کە ئەو دەورە جوانم بینی و کە ناوانێکی زۆر جوان و باشم هەیە لە ناو خەڵکا لە خوا بەزیابێ بە هەر شوێنێک کارۆن ڕێزێکی زۆرم لێگیرێ ئێستا فیلمێکی زۆرم هەیە و درامام هەیە و تر ڕگامێکی زۆریشم هەیە هیوای سەرکەوتن بۆ تۆ خاتو ئەڵمازەم ئەو جلە کوردیانی کە مامۆستا عومەر لەبەریە کرد بۆ ئیشەکانی ئەو جلە کوردیانە هی کێ بوو هیدای کرد بوو کاتی خۆی ئەی برد پێوت کە ئەو جلانە ئەبات بەڵێ ئاهاتەوە ئەیود مەسەلەن ڕۆ دەورێکم هەیە تر جلەکانی دایکۆمی دەساڵ کەنتۆڕشت نەبوو باشە ئەوێکی ئەوەی هەبوو سەوزی بوو بیرمێت هەڵیایە بۆی تر بە ئارزۆ پشتەکانی بوو سەر و پێچ و ئیتر تاقیە کردەوە لە ماڵەوە زۆر جوان و زۆر لێە ڕاستی ئەو دەورەی ئەوەی بینی هیچ ئافرێ من کە خوشکی ئەوم ناتەوە دەورەی ئەوە بینم دەورەکانی زۆر جوان و دەورەکانی زۆر شاد بوو ئەو کلێنە گەورەی پڕ کردبەوە لە شانۆیە بەڵام بەداخەوە کەس ڕێزی نەکرد کە کۆچی دوای کرد بەداخەوە کەس ڕێزیان لێ نەگرت تا مردن بیرم ناچێتەوە بەداخەوە بزانم هیچ کات مەسەلەن پرسیاری لە دایکتە کرد چۆن ئەم جلانە لەبەرەکەیت و مەسەلەن پیاوان وەکو ئافرەتان زۆر هەز بە مردەکاریانە ناکەن مەسەلەن پرسوڕای پێ کرد چۆن ئەی بەسیت و چۆن لەم لە چکە ئەەکەیت و پرسیانانەی هیچ کات لە ئێوە کرد یاخۆ لە دایک تێ کرد وڵا لە دایکم تاقەکان دایکم و پێوت سەر و پێچەکەی بۆ بەست یەک دوو جار بۆی بەس فێریە کردی وا بکە ئیترێژ بۆ دوای خۆی بەس جوان ئاینە دایکم کە لەبەریەکە ڕێک بوو دایکم لە دایکشم ئاواڵا بۆ چاوشین بوو ڕەحمەت بێ جلەکانی دایکم لەبەرە زۆر جوان و زۆر لێ هات شانازی پێوەکەم هەتا مردم ڕۆحی شاد بێ ئەڵماس خان من ئەمڕۆ زۆر زۆر خۆشحاڵ بووم دووبارە جەژنت پیرۆز بێ سوپاس بۆی میوانداریەکەی ئێمەت قبول کردو لە ماڵە جوانەکەی خۆتە میوانداریت کردین هیوادارم هەر لە جەژن خۆشییا بیت من شتێکم نەماوە ئەگەر شتێکت مابێ پێش کۆتایی پرۆگرامە تایبەتە باسیکەی بۆمان منیش زۆر پێ خۆشحاڵ بووم کە جەناب منە هەڵبژاردەوە کە هاتوو بۆ ماڵەکەی من و منێ بەسەر کردوێتەوە شانەزی بەخۆمەوەکەم بە ئێوە شۆ بە کەماڵە جوانەکەشتان زۆر سپاس دەستخۆشێکی جوانتان لێکەم کە هاتن بەلای منی سەرچاوم و سەرسەرم چاو خۆش بۆ دووبارە زۆر سپاس بۆ خاتوو ئەڵماس مەحێدین عەبدوڵا کە بە ڕێزیانێکێک بوون لە خانمە ناسراوەکانی شاری سلێمانی هەروەها یەکە لە ئەکتەرە دیارەکانی ئێستای شاری سلێمانی قسە و باسمان کە لەسەر ڕێوەسمەکانی جەژن لە ئێستا و لە ڕابردوودا دووبارە جەژنتان پیرۆز بێ هەر لە جەژن خۆشیابن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان